پێشبڕێکی بۆکسین بۆ ڕێزینان لە پاڵەوانانی بەرگری خەرکیف ئەو سەربازانی کە لە شەڕەکەدا بەشدار بوون لە ناوەندی مترۆی شارەکەدا بەڕێوە چوون. ئێمە لە ویستگەی مێترۆی بەرگریکارانی ئۆکراینە تازەین. وەک سەنگەرێک وایە لەم کاتە سەختەدا بارەکە نەڕەخساوە بۆنەیەکی وەک پێویست ئەنجام بدەیت. پێویستە سەڵامەت بین بۆ ئەوەی نوێنەرایەتی شاری قارەمانەکەمان خارکێف بکەین. ئاڵلقەیەکی بۆکسین لەسەر سەکوی ویزگەی مێترۆی زاغسنی کیف دروست کرابوو و دا شەڕە بۆکسین تێدا ئەنجام درا. ژمارەیەکی زۆر لە بۆکسێنەرەکان هەن کە پەیوەندیان بە ڕیزەکانی هێزە چەکدارەکانی ئۆکراینەوە کردووە و بەرگری لە خاکەکەمان دەکەن و بەداخەوە ژمارەیەکی زۆر لە وەرزشوانان لەگەڵ ئێمەدا نەماون. وەرزشوانان لە یەکەم کەسەکان بوون کەسەشیان هەڵگرت و بەرگریان لە شارەکەمان و ناوچەکەمان و وڵاتەکەمان کرد. سەدان لە دانیشتوانی ناوچەکە بۆ بینینی پاڵەوانەتەکە هاتەبوون. ئەمە یەکەم ڕووداوی وەرزشی جەماوەریە بەم قەبارەیە لە سەرەتای لەشکەرکێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا. ئەو دوژمنە فێڵبازە بۆیە دەبێت پاڵەوانێتی ئەنجام بدەین بە بەشداری خەڵکێکی زۆر لە شوێنە پارێزراوەکاندا بۆ خۆپاراستن لە موشەکەکانیان. مێترۆکە لە بەرهۆکاری سەڵامەتی هەڵبژێردرا بوو بۆ جەماوەریەکان لەو شارە قەدەغان.